ئەنستیتۆی ئەمریکان ئەنتراپرایس لەبارەی گرنگیدانی کوردەکان بە هەڵبژاردننی جۆ بایدن راپۆرتێکی شیکاری بڵاو کردوتەوە و جۆ بایدن بەوە وەسف دەکات کە شارەزایی لە دۆزی کورد هەیە و ڕۆڵی لە دروستبوونی قەوارەی هەرێمدا هەبووە. بە گوێرەی زانیاریەکانی راپۆرتەکە هەر لەو ساتەوەختەوە وەک بربژێری سەرکەوتوو لەلایەن میدیاکانی ئەمریکاوە ڕاگەیەندرا ڕێبەرانی کورد لە هەر یەک لە عێراق و سووریا خۆشحاڵبوونی خۆیان نەشاردۆتەوە و هیوایان هەڵچنیوە بە گرنگیدانی زیاتری ئەمریکا لەلایەن جۆ بایدنەوە بە دۆزی کورد. ئەنستیتۆی ئەمریکان ئەنتراپرایس ئاماژە بە زیاتر لە چەند هۆکارێک دەکات کە کوردەکان گرنگی بە سەرۆکبوونی بایدن دەدەن و دەڵێت ناتوانرێت بە هیچ سەرۆکێکی هەڵبژێردرا و ئاماژە بدرێت کە هێندەی جۆ بایدن لەگەڵ دۆزی کووردا ئاشنا بێت، چونکە لە کاتێکدا جۆ بایدن جێگیری سەرۆکی ئەمریکا بوو پەیوەندی نێوان ئەمریکا و کوردەکانی عێراق گەیشتە لووتکە، کاتێکیش سیاسەتی دەرەوەی ئەمریکای لە هەمبەر کوردەکاندا کە لە دۆخێکی پەراوێزخراودا بوو بایدن سەرنجی وڵاتەکەی بۆ دۆزی کورد ڕاکێشا، بە تایبەتی ئەو کاتی ئەندامی کۆمیتەی پەیوەندیە دەرەیەکانی ئەنجومەنی پیران بوو. ئەنستیتۆی ئەمریکان ئەنتراپرایس ئەوەش وەبیر دێنێتەوە جۆ بایدن سەرۆکی ئەو کۆمیتەیە بوو دەنگی بە دەستێوەردانی سەربازی لە عێراق داوە و دوجار دروستبوونی ناوچە پارێزرا و قەوارەی حکوومەتی هەرێمی لێکەوتەوە. جگە لەوەش ئاماژە بە وتارەکەی جۆ بایدن دراوەکە لە نیویۆرک تایمزدا بڵاو بووە و تێیدا ئاماژە بە دابەشکردنی عێراق بۆ سێ هەرێمی کورد و سونە و شیعە کردبوو. ئەنستیتۆی ئەمریکان ئەنتراپرایس لە راپۆرتەکەدا ئەوەش ناشارێتەوە لەوانەیە عێراق و بە تایبەتی کوردەکان لە پێشینەی کارەکانی جۆ بایدندا نەبن، چونکە ناوبراو بەر لە هەموو شتێک دەبێت کاروباری ناوخۆیی ئەمریکا ڕێک بخاتەوە. جێی سەرنجە لە راپۆرتەکەدا باس دەوەش کراوە پێچەوانەی ئەوەی کە پێشبینی دەکرا هەرێمی کوردستان گرنگی بە بابەتی دیموکراسی نەداوە و نمونەی بەغدەی هێناوەتەوە کە لەم ساڵانەی دواییدا 6 سەرۆک وەزیرانی گۆڕیوە، لە کاتێکدا لە هەرێمی کوردستان تەنها 3 سەرۆک وەزیران گۆڕاون و 2 لەو سیانەش سەر بە بنەماڵەی بارزانی بوون. لەسەر دۆخی قەیرانەوی ئابووری هەرێمی کوردستانیش دەڵێت هەرێمی وێڕایی ئەوەی خاوەنی چەندین کێڵگەی نەوت و گازە و نەوتیش سربەخۆ دەفرۆشێت کەچی 27 ملیار دلار قەرزار بووە. لە راپۆرتە شیکارەکەی ئەنستیتۆی ئەمریکان ئەنتراپرایس ئەوەش هاتووە جۆ بایدن بەو شێوەیە کە کوردەکان چاوەڕێی دەکەن خۆی بە دۆزی کورد بە هەموو ڕەهەندەکانیەوە سەرقاڵ ناکات.